پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتوە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە کاتێکە خەڵکی دەڕۆنە لای ئادەم، نوح، ئیبراهیم، موسا، عیسا سەلامی خوایان لەسەر بێ بۆی شەفاعەت بۆ ئەو خەڵکە بکەن لە ساحەی مەحشەردا، هەموویان دەڵێن ئێمە ناتوانین، ئەمڕۆ خوا زۆر تووڕەیە. یعنی ئەم پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ هەموویان دەڵێن خوا ئەوەندە تووڕەیە، قەت ئەوەندە تووڕە نەبوو، قەتیش ئەوەندە تووڕە نابێ، بەخوا ئێمە لە ڕوومان نایە بچین لای خوای گەورە شەفاعەت بکەین، لە ڕوومان نایە. یعنی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ لە ڕوویان نایە، ناوێرن بڕۆن شەفاعەت بکەن لە ڕۆژی قیامەتە بە تەمای نەکبەتێکی بەدبەخت لە قیامە شەفاعەت بۆ تۆ بکات، بتخەڵەتێنێ من لە قیامە شەفاعەت بۆ دەکەم، کورهەی بەدبەخت خۆت پێویستە بە شەفاعەتی پێغەمبەرانە سەلامی خوایان لەسەر بێ. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم دێن بۆ لای من دەڵێن ئەی محەممەد صلى الله عليه وسلم تۆ بەڕێزترین کەسی لای خوای گەورە، بڕۆ لای خوای گەورە شەفاعەتمان بۆ بکە. ئەفەرمێ منیش دێم لە ژێرە عەرشی خوای گەورەدا سەجدە بۆ خوای گەورە دەبم، سەجدە بۆ خوای گەورە دەبم، بۆ پەروەردگارم کۆمەڵێک سپاس و ستایشی خوای گەورە دەکەم کە قەت ئەوە سپاسی خوام نەکردو، بە جۆرێک مەدحی خوا دەکەم، سپاسی دەکەم زۆر جیاواز لە سەجدەدام. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم سرت بەرز کەرەوە، چی داوایەکت هەیە با بۆ جێبەجێ بکەین. دەفەرمێ سل تعطى واشفع تشفع، داوات چییە؟ داواکە بکە، خوای گەورە عالمە، شەفاعەتت هەیە، شەفاعەتەکەشت قبوڵە. ئەوش ئەفەرمێ سەرم بەرز دەکەم و دەڵێم ئومەتی یا ڕەب، ئومەتی یا ڕەب، ئومەتی یا ڕەب. سێجا دەڵێم پەروەردگارم ئومەتەکەم محاسبە بکە و ڕزگاریان بکە لەم ناڕەحەتیە. ئەوە حاڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. دەگری لە دنیادا بۆ ئێمە، لە قیامەت شەفاعەتمان بۆ دەکات، سەری بەرز ناکاتەوە هەتا خوای گەورە دەفەرمێ سەرت بەرز کەرەوە، چیت دەوێ با بۆت بکەم. ئەوە وەفای پێغەمبەری خوایە صلى الله عليه وسلم. ئەوە ڕەحم و دڵسۆزەکەیەتی بۆ ئێمە بێوەفا و بێڕەحم، بۆ ئێمەی نامولتەزیم بەم ئیسلامەوە. چەندێ دووری نەم ئیسلامە، چەندێ دووری نەم ئیسلامە جوانە کە خۆشبەختی دنیا و قیامەتی بەدواوەیە. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم بڕۆ بیخە بەهەشتەوە لە ئومەتەکەت لای دەرگای ڕاستی بەهەشتەوە کۆمەڵە کەسێک بەبێ محاسبە، بڕۆ بیان خە بەهەشتەوە بە فەرمانی خوا. ئەوە وەفای پێغەمبەری خوا بوو صلى الله عليه وسلم بۆ ئێمە بە وەفایەت شەفاعەتمان بۆ دەکات لای خوای گەورە. بەڵام با ئێمەش کارێک بکەین خۆمان و خێزان و ژن و مناڵەکانمان لە ڕوومان بێ لە ڕۆژی قیامەتە کە بەر شەفاعەتی پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم. شایەنی ئەوە بین، شایەن ئاخر ناکرێتەوە لە هەموو کردار و ڕەفتارێکدا، لە هەموو قسەیەکدا مخالفەی ئەم ئیسلامە بکەیت و بڵێ قیامەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم شەفاعەتم بۆ دەکات. شتی وا نابێت، ئەبێ شوێنی بکەوی هەنگاو بە هەنگاو، ئەوە نەیتوانات هەیە. جامە کورتەیەک بوو لە وەفای پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە ڕەحم و بەزەیی ئەو بەرامبەر بە ئێمەی بێوەفا، هەمومان بێوەفاین لە خۆم و تا گشتان، بەپێی پێویست وەفامان بۆ پێغەمبەری خوا نییە صلی الله عليه وسلم. چیمان کردو بۆم ئیسلامە؟ زانایەکی ئەم سەردەما کە پێڵە شێخ مقبل ڕەحمەتی خوای لێبێ وەفاتی کردووە، ئەڵێ کاتێکە ڕیشم سپی تێکەوت، ئاوا ڕیشی خۆم ڕاکێشاوتم ئەی مقبل چیت کردو بۆم ئیسلامە؟ یە عالمێکی زۆر گەورە بە چەند هەزار قوتابی هەبوو، چەند هەزار لەو مەدرسەی ئەودا بە هەزارەها نەفەر حافظ قورئان بوو. هێشتا دەڵێ چیم کردو بۆم ئیسلامە؟ چیت کردو بۆ ئیسلام؟ ئێمە چیمان کردووە؟ هیچمان نەکردووە.